چیرۆکەکانی قوربانیانی دەستی کەرتی تەندروستی ڕوو لە زیادبوونە. عەبدولسەلام حوسێن هاوڵاتیەکی دانیشتووی قەزای چەمچەماڵە و بە وتەی خۆی 25 ئەم مانگە دوای ئەوەی ئازارێک لە گوێچکەی ڕاستیدا دروست بووە بە مەبەستی وەرگرتنی چارەسەر ڕووی لە نەخۆشخانەی شەید پێشڕەو کردووە لە قەزاکەدا. بەڵام بە وتەی خۆی لە جاتی ئەوەی چارەسەر بۆ ئازارەکەی بکەن پەردەی گوێچکەیان دەرهێناوە و بەو هۆیەوە هەستی بیستنی لەدەستداوە. ئازاریان حساسیت لە گوێیەکما هەبوو کاتێک چوم بۆ لای دکتۆرێکی بەڕێز دانیشتە بوو منشتم دکتۆر حساسیتێک لەم گوێما هەیە وتی بۆ سەبا سەیرێکی بکەم کە سەیری کرد شیشێکی کرد بە ناو گوێما دوای سیرکردنەکە وتی پارچەیەکی تایە تەحموولەکەی دەریکەم وتمیش وتم دکتۆرگیان خۆتە زانی کاتێک پارچەیەکی دەرکرد ئازارێکی زۆرم بۆ هات کە ئازارەکەم بۆ هات یەک سەروەرەخەکانی لێ سندم وتی براکەم لێرە هەر ئەوەمان پێکرد ئێمە تەسویرمان لانیە تەلەڤیزیۆنمان لانیە ئێستا بڕۆ بۆ نەخۆشخانەی سلێمانی لە تەوارێکە. دوابەدوای ڕووداوەکەش هاوڵاتیەکە لە دادگای چەمچەماڵ سکاڵای لەسەر پزیشکەکە تۆمار کردووە و داوا دەکات لیژنەیەکی تایبەت بۆ لێکۆڵینەوە لە کەموکوڕەکانی کەرتی تەندروستی لە قەزای چەمچەماڵ پێک بهێنرێت. سکاڵای یاساییم لەسەر و دکتۆرە تۆمار کرد لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی چەمچەماڵ ئێستا لە داواکەم لە دادگای چەمچەماڵە هیوادارم مافی یاسایی خۆم بۆ بگەڕێنەوە و هیوادارم بەرپرسانی باڵا لیژنەی وەزاری لیژنەیەک پێک بێن لەسەر وەزعی قەزەی چەمچەماڵ کە هەرچەندها حاڵەتی کە ڕوویداوە لەم ناوچەیە کە من بوومە زاحیە من بوومە قوربانی بۆ خەڵکە من قەی ناکە بەس دوای من با خەڵکی کەوا لێنەکە. لەسەر سکاڵای ئەو هاوڵاتیە NRT ویستی لێدوانی بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ وەربگرێت بەڵام ناوبراو بە بیانووی بایکۆتکردنی کەناڵی NRT لەلایەن پزیشکانەوە ئامادە نەبوو لێدوان بدات و کۆنگرەی ڕۆژنامەوانی بۆ بەشێک لە کەناڵەکانی تری ڕاگەیاندن ڕێک خست. لێدوان مشت پێم وایە بە شێوەیەکی گشتی قەتعکراوە ناتوانین لێدوان بێت. ئیشی ئێمە وەکو لیژنەی تەندروستی تەنها چاودێریکردنە بۆ جێبێزەکردنی ئەو یاسایانە کە دانرایە بەنسبەت کەرتی تەندروستی هەر کاتێک کە ئێمە هەست بەوەی بکەین کە پێشلکاری کرایە لە جێبەجێکردنی ئەم یاسایانە ئێمە بە ئیشی خۆمان هەڵدەستین و بە دوواداچوون دەکەین لەسەر ئەو بابەتە. لەسەر خراپی و کەموکورتەکانی کەرتی تەندروستی لە قەزای چەمچەماڵ لە ماوەی ڕابردوودا ژمارەیەک سکاڵات تۆمار کراون چەند جارێکیش ڕۆشنبیران و چالاکانی کۆمەڵی مەدەنی هەڵمەتی ئیمزاکۆکردنەوە و کەمپینی ناڕەزاییان دژی سستی و نەشیاوی کەرتی تەندروستی لە قەزاکەیان ئەنجام داوە. ڕزگار جەبار NRT چەمچەماڵ.